خوای گیان ئێمە هەموو ئەمانەوێ خزمەتی ئەم دینەی تۆ بکەین نازانین چۆن نازانین چی بکەین وەلێ هەمومان تاکە ڕێگایەکە گرتومانەتە بەر بریتێ لەوەی چاوەکانمان بەرزەکەینەوە و سەیری میهرەبانی و ڕەحمی تۆ ئەکەین دەی خوایە ئێمە دڵەکانمان دوورە لە یەکەوە تۆ بە گەورەی خۆت دڵەکانمان یەکخە خوایە دڵەکانمان یەکخە خوایە دڵەکانمان یەکخە خوایە دڵمان پڕکە لە مەحەبەت و خۆشەویستی بۆ موسڵمانان خوایە دڵمان پڕکە لە مەحەبەت و خۆشەویستی بۆ موسڵمانان خوایە گیان داوات لێ ئەکەین ڕەحم بە هەژارەکانمان کرد خوایە ئەگەر ئێمە هەڵە و کەم و کوڕێکمان هەیە لە خزمەتی هەژارەکانمانە یا ڕەبی خوایە داوات لێ ئەکەین بە گەورەی خۆت خوایە لێمان ببوورە خوایە ئەگەر هەژارێک لەم نیشتیمانە ئێمەدا بێشی و نان سەری لایەوە و ئێمەش کەم دەرخەم بوون خوایە گیان لە گوناهەکانمان ببوورە خوایە ڕزقی هەژارەکانمان زیاد خوایە ڕزقی هەژارەکانمان زیاد پەروەردگارە ئێمە هەژارێکی زۆر لەم وڵاتی ئێمەدا هەیە ئێمە بێ ئاگان لێ ئێمە غافڵین خوایە ئەگەر ئێمە ئیسرافێکی زیادمان کرد تەجاوزمان کرد لە حەدی خۆمان هەژارێکیش پێویستی بە شتێکی ئێمە بوو ئێمە لێمان گرتەوە خوایە عەفومان بکە خوایە دڵی دەوڵەمەندەکانمان وەها لێ بکە هەمیشە خزمەتی هەژارەکانمان بکە پەروەردگارە ئێمە داوات لێ ئەکەین بە گەورەی خۆت بە میهرەبانی خۆت خوایە ئێمە نەخۆش و دەردەدانمان زۆرە لە وڵاتی خۆمانە خوایە دەردەکانیان بۆ بکەرە کەفارەتی گوناهیان خوایە ئارامی بۆ دڵیان بنێرە یا ڕەبی خوایە ئارامی بۆ دڵیان بنێرە پەروەردگارە داوات لێ ئەکەین بە ناوی جوانت بە صیفەتی بەرزت بە ئیسمی عەزەمت پەروەردگارە شیفای عاجل بۆ نەخۆشەکان بنێرە خوایە گیان ئەوانەی تووشی نەخۆشی درێژخایان بوون ئەوانە دەستەکانیان زۆر بۆ لای تۆ بەرزەکەن خوایە ئەوانە کەس شک نابن تۆ نەبێ کێ دەوایان کرد کێ شیفایان بۆ بنێرە غێری تۆ نەبێ دەی پەروەردگارە شیفایەکی عاجلیان بۆ بنێرە یا الله خوایە گیان ئێمە قەرزارێکی زۆرمان هەیە و دەستی زەلیلی بۆ تۆ بەرزەکەنەوە خوایە گیان قەرزەکانیان پەروەردگارە بۆ بدەرەوە تۆ دەوڵەمەندی ئەنتە الغەنی ونحن الفقراء خوایە گیان بە گەورەی خۆت بە میهرەبانی خۆت قەرزی قەرزارەکانمان یا ڕەبی خوایە لەسەر شانیان سووک کرد خوایە گیان هیدایەتی خوشکانمان بدە هیدایەتی ئافرەتانمان بدە خوایە هیدایەتی ئافرەتانمان بدە خوایە پۆشتەتریان کە حجابیان باشتر بکە خوایە ئەوانەی کە ئیلتیزامیان بەم دینەوە کردووە حجابەکەیان تند و تۆڵتر کە ئەوانەی حجابیان نەکردووە خوایە گیان دڵیان کەمەندکێشکە بۆ لای حجاب پەروەردگارە ئێمە میلەتێک بووین شەرەفتیانمانە زۆر گەورە خوایە ئێمە میلەتێک بووین ئافرەتەکانمان زۆر داپۆشرا بوون خوایە ئەمەستا ئەلمانیەتێک ڕووی کردوتە وڵاتی ئێمە کچەکانی بەرەو خراپەکاری بردوین بەرەو خۆدەرخستن و سفوری بردوین دێ پەروەردگارە بە گەورەی خۆت هیدایەتی دڵەکانیان بدە و پۆشتیان بکە خوایە هیدایەتی گەنجەکانمان بدە عاقبەتی پیرەکانمان بەخێر بگێڕە تو گەورەی خۆت لەم دنیای دەرمان مەکە بە ئیمانەوە نەبێ لەم دنیای دەرمان مەکە بە شایەتومانەوە نەبێ خوایە لەم دنیای دەرمان مەکە بە شایەتومانەوە نەبێ یا ڕەبی پەروەردگارە دڵمان پڕ نور کە خوایە گیان ماڵمان پڕ نور کە خوایە وڵاتمان پڕ نور کە خوایە گیان داوات لێ ئەکەین بە گەورەی خۆت دڵەکەمان پڕکە لە خۆشەویستی قورئان ماڵمان بڕازێنەرەوە بە قورئان خوایە وڵاتمان بڕازێنەرەوە بە حوکمی قورئان خوایە گیان قورئان بکەرە هاوڵی ناو گۆڕمان پەروەردگارە داوات لێ ئەکەین قورئان بکەرە شەفاعەتکاری ڕۆژی مەحشەر خوایە گیان داوات لێ ئەکەین بە ناوی جوانە بە صیفەتی بەرزە بە ئیسمی عەزەمە خوایە بەزەی خۆت بەسەرمانە ببارێنە خوایە گیان هەر کەسێک خزمەتێکی ئەم وڵاتەی ئێمە ئەکات ئەیەوێت پێڕەوی دینەکەی تۆ بکات لە نەفسی خۆیە لە ماڵی خۆیە لەگەڵ دەور و بەردا لە حکمڕانیدا خوایە تەوفیقی بدە خوایە هەر کەس حورمەتی دینەگرێ حورمەتی زیاترکە ئەوەی بێڕێزی بەرامبەر بەم دینە ئەکا یا ڕەبی پەروەردگارە ئەگەر جێگەی هیدایەتە هیدایەتی بدە جێگەی هیدایەت نێ لە کۆڵی ئەم میلەتێ بخەرەوە یا ڕەبی خوایە داوات لێ ئەکەین ڕەحم بە مردووەکانمان بکە خوایە ڕەحم بە مردووەکانمان بکە هەموو گۆڕستانەکان پەروەردگارە چاوەڕێی دوعای زیندوەکانن
لە پەروەردگارە ئارامی و میهرەبانی بەسەر گۆڕەکانیانە ببارێنە یا ڕەبی خوایە ئێمە وەڵڵاهی بە زمان ئەمانەوێ حکمی دینەکەی تۆ ببینین خوایە دڵمان بۆ خۆشەویستی تۆ ئەشنێ یا ڕەبی خوایە تۆ خۆت شاهیدی کە ئەزانی ئەم میلەتەی ئێمە خدا و پێغەمبەری خدا صلی الله عليه وسلم لە دڵیانە زۆر شیرینە دەی خوایە لە کردەوەیانە شیرینی بکە یا ڕەبی خوایە لە کردەوەیانە ڕەنگی پێ بدەرەوە خوای گیان کردەوەکانمان وها لێ بکەوە موافقی شریعەت بێ خوایە هیدایەت و ڕێنموویمان کە بۆ چاکەکاری خوایە هیدایەت و ڕێنموویمان کە بۆ چاکەکاری یا ڕەبی پەروەردگارە ئێمە گوناهی زۆرمان کردووە ئێمە چاکەیەکمان نییە کە بیکەینە وەسیلەیەک لە بەردەم تۆیە پەروەردگارە کە دوعاکان قبوڵ بکەین بە کۆڵی تاوانەوە هاتووین خوایان تەنها تاوانەکان ئەتوانین بکەینە وەسیلەیەک کە تۆ بەهۆیەوە ئەم دوعانەمان لێ قبوڵ بکەی دەی خوای گیان خۆشەویستەکە وعدی داوە کە ئەگەر کەسی تاوانبار هاتە سەر بەرماڵ و ڕووی کردە دەرگانەکەی تۆ بە لەبەیکە وە سەعادەیکە جوابی ئەدەیت دەی خوایە ئێمە لەوانە قبوڵ کە دەست بەرزەکەینەوە و تۆ بە لەبەیکە وە سەعادەیکە جوابمان ئەدەیتەوە خوای گیان ئێمە گوناهی زۆرمان کردووە چاوەڕێی میهرەبانی تۆی واللهی بە ڕەحمتە ئەنازین خوایە بە ڕەحمی تۆیە ئەنازین خوایە کردەوەیەکمان نییە کە پێی ئەبنازین بەڵام بە ڕەحمی تۆیە زۆر ئەنازین دەی خوایە دوعاکانمان قبوڵ کە خوایە دوعاکانمان قبوڵ کە خوایە ئەم دوعانەی کە بەرزمان کردەوە بۆ تۆ لێمان قبوڵ کە تو گەورەی خۆت پەنامان بدە لە ڕیا پەنامان بدە لە تەکەبور پەنامان بدە لە عوجب یا ڕەبی پەروەردگارە پەنا ئەگرین بە تۆ لە عاقبەتی خراپ پەنا ئەگرین بە تۆ لە عاقبەتی خراپ پەنا ئەگرین بە تۆ لە عاقبەتی خراپ خوای گیان خەڵکێکی زۆر دەست بەرزەکاتەوە منداڵی نابێ و چاوەڕێی ڕەحم و بەزەی تۆ ئەکە زۆر تەقەدراوە لە دەرگای دکتۆرێک وەڵامێک نەبوو ئەمما دەرگاکەی تۆ بۆ کەسدا ناخرا دەخوایە لەوانیشی دامەخ خوایە زۆر کەسی کە مصیبەتی توش بوو ناڕەحەت بووە یا ڕەبی خوایە تەقەی لە زۆر دەرگادا دەرگاکان بەڕووی داخرا ئەما دەرگای تۆ داناخرێ دەرگا بەسەر ئەم عەبدانشا دامەخە یا ڕەبی خوایە گیان ئێمە کۆڵێک زیاتر لە کۆڵێک بارێک ڕەشی و ناشرین لە دڵمانە کۆبووەتەوە بەڵام ئەزانین کە گەورەی و ڕەحمی تۆ دڵەکان ئەشوە خوای دڵەکانمان بشۆ بە نووری ئیمان خوای دڵەکانمان بشۆ بە ئاوی میهرەبانی خوایە ئەو دڵانەمان پڕکە لە ئارامی و ئاسایش خوای گیان هەر چۆن ماڵەکانمان پڕکە لە ئارامی و ئاسایش آمین آمین والحمد لله رب العالمين